خۆشەویستانی کورسات دەم کاتستان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوە عزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویست و وەرشەوانی دێرینی شاری سلێمانی کاک بەرزانی عومەربەگی زەڕەنگەر ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. کاک بەرزان یەکێکە لە کەسایەتی و وەرشەوانە دێرینەکانی شاری سلێمانی و کوڕی خانەوادەیەکی دیار و خۆشەویستی ئەم شارەی و لە بنەماڵەی بابانەکانە. یەکێکە لە وەرشەوانانەی کە لە ساڵی 60ەکانەوە دەستی بە وەرزش کردو لە چەندین تیپ و لە یانەی سلێمانی و لە تیپی کەمال سەلیم و لە زانکۆی سلێمانی توانیوەتی خزمەتی گەورە پێشکەش بکات. هاوکات بنەماڵەکانی چێکن لە زەڕێنگەرە دێرینەکانی شاری سلێمانی و تا ئێستش لەو پیشێ و لەو سەنعاتە بەردەوامن. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە و دەیان وێنەی ئەو سەردەمەزێڕینەی سلێمانی لەلایە. لەم بەرنامەیە ئەچینەوە بۆ یادەوەریەکانی کاک بەرزان و خانەوادەکەی وەسیری کۆمەڵێک وێنەی نەبینراوی شاری سلێمانیەکەین و چیرۆکی ئەو وێنانەمان بۆ جێڕێتەوە. کاک بەرزان ئەم کاتت باش. ئەم کاتی زۆر باش. تەندروستی چۆنە؟ وەڵا باشین. ئەحواڵە چۆنە؟ ماوەیەک تەندروستیت باش نەبوو، ئێستا وەزعت چۆنە؟ وەڵا باشم لەخوا بەزیا بێت. ئیشەڵڵا باشە بیت. چامان گەش و ببینین. زۆر سوپاس بۆ جەنابەت. دیارە جەنابەت لە بنەماڵەیەکی دێرینی شاری سلێمانین و لە بنەماڵەی بابانەکانم پێم خۆشە لە بابانەکانەوە دەست پێ بکەین. ینی ئێوە بنەماڵی بابانەکان ئێستاش ئەوەی کە من ئەبینم لە کۆڕ و کۆبوونەوەکان ینی یەکگرتوویت یەکتان هەیە ئاگاتان لەیەکە تا ئێستاش پێما بێ ڕێکخراوێکشتان هەیە ڕێکخراوی بابان. ئێوە لە فەقێحمەی دارشمانەوە ئەم بنەماڵەیە هاتووە ینی هەمووانێک ئێستا پیانەوترێ بابان لەوێەوە هاتوو. بەڵێ لە فەقێحمەی دارشمانەوە هاتوو. ئەو شەجەرەیە ماوەم ینی ئێستا تۆ شەجەرەکەتان لەلایەکە؟ بەڵێ شەجەرەکەمان هەیە، ئەمە بێشی خۆشمانمان هەیە بەجیا کاچینەوە سەر فەقێحمەی دارشمانە. زۆر ڕاست. ئێستا چەند بنەماڵە ئەبن لە سلێمانی؟ وەڵڵا ئێستا کەمی ماوەتەوە لە سلێمانیا، زۆنی نەماوە، زۆری ڕۆشتە دەرەوەی شار. ئێستا نەوەکانیان ماوە لێرە. نەوەکان یانی لە دەرەوەی کوردستانن؟ بەڵێ زۆریان. باوکت عومەربەگی زەڕەنگەر یارەیەکێکە لە زەڕەنگەرە دێرینەکانی شاری سلێمانی و دەستی بۆ پیشەیە کردووە. چۆن چوونەتە ناو ئەم پیشەیەوە کە دیارە جنابیش دواتر ئەم پیشەیە وەرگرتەوە هەتا ئێستا بەردەوامی لێ؟ بەڵێ باوکم وەختی خۆی کەوە جوولەکەکان لە سلێمانی بووە لە دەستی ئەوانەوە فێر بووە، ڕەفائیل و ئەوانی لێ بووە، دەستی ئەوان فێریکە کردو. ڕۆژی نیو دیناریان ناوە لەگەڵ مامە عوسمان پێیان تا فێری سنعاتەکەیان کردوون. لە جوولەکەکان وەریان گرتووە سەنعاتەکە؟ بەڵێ پێشەوەی کە جوولەکان بڕۆنەوە لێرە بوون. زۆر ڕاست. کەی دوکانی خۆیان داناوە؟ دوکانی خۆیان لە 52-53 دایان نابوو لە جادەی مەولەیی بوو، شەقای مەولەیی. بڵێ ئەو کاتە زێڕیان نەفرۆژ یا باڵۆی سەنعاتەکە سەنعات دەکراوە وەختە چکە جوولەکەکان فێری سەنعاتەکەیان کردە بوون. زۆر ڕاست. تۆ دوکانی باوکتە بەبیرە؟ بەڵێ. لە مناڵیەوە چیتە ئەوێ؟ بەڵێ چێ بوونەوانی زیاتر مەسەلەن هاتن بۆ ئەوێ و کەسایەتیانی و ساڵانی سلێمانی و عیلەکانی سلێمانی هەمووی لە لای باوکم مامیشە سنعاتیان دروست دەکردومان. زۆر ڕاست. لاجیرە هەبوو، حێلو مێخەکە بوو، سەرپەرچەم هەبوو، پەروانە هەبووی تەرشتی کۆنی ستایلی ئاڵتونی ئەو ساڵانە. بەڵێ زۆر. ئەو ئاڵتونە لەکوێوە هات پەنجاکان؟ لە بەغاوە هاتووە. لە بەغاوە هاتوویتر لێرە ئیشان لەسەر کردووە. زۆر ڕاستە. دیارە من کۆمەڵی گوێنم لەلایە پێم خۆشە بۆ وێنانە دەست پێ بکەین. هەر لە سەر زەڕەنگەری ئەم وێنەیەکە کە جەنابی باوکتی تایە لەگەڵ سێ کەسایەتی تری سلێمانی. بەڵێ. پێما بێوان شەر زەڕەنگەرن. ئەمانش هەر زەڕەنگەرن، خوالیان خۆش بێ خۆیان کاک جەزایە، ئەوەشان کاک مەحموود ساڵحە، ئەوەشان باوکمە خوالیان خۆش بێ، ئەوش ئەحمێ حاجی عەلی. ئەمە زەڕەنگەرە دێرینەکانی کۆنی سلێمانین. بەڵێ. ئەو شوێنە کوێ؟ ئەو جادەی کاوەیە. جادەی کاوە. بەڵێ. زۆر ڕاستە. دەستەکان خۆش بێ و ڕۆحیێوان شاد بێ. ئەمە وێنەیەکی تۆ ئەمە من و جەنای باوکتە دیارەم ساڵانەیە خیرە ئەمە؟ بەڵێ ئەوە لە ناونانی پارچێک بۆ کاکتەها حەدیقەیەکی خوارەوە باخچەکە لێوێ کردمانەوانی ئەم لێوێ حازر بووین. ڕاست. باوکی ساڵی چەند کۆچی دوای کرد؟ 2018. بەڵێ. ڕۆحی شاد بێ دیارە. تۆ تاکەی لەو دوکانە لەگەڵ باوکتا مایتەوە؟ من هەر کە تەلەبە بووم بە ڕۆژ لە دوای بەمناڵیەکی بۆ مناڵی هەر دەستی باو لە 60ەکان و نیای 60ەکانەوە تا تەلەبەی زانکۆش بووم، هەر لە دوای دەوامەوە چوم بۆ
دوکانە یارمەتی باوکم و ئیشمەکە تا فێری ئیشەکەش بووم. زۆر ڕاست. ئەمە وێنەیەکی مناڵی تۆیە دیارە لەگەڵ دایکت و ئەو دوو مناڵی ترچێ لەگەڵ ئەویان بەڕەحمەت بن کاکشیروانی برامە ئەمری خۆی کردووە ئەوشان سەیوان بوو هەر زۆر بە مناڵی کۆچی دوایی کرد ئەوشان دایکمە خۆلیان خۆش بێ ئەوشان خۆم لای ڕاستەوە تۆی کە وەستاوی بەجلی کوردی دیارە و ساڵان بڵێ ئەو ساڵان زمانی عەبدولکەریم قاسم بوو. لە قوتابخانەی چۆچیتە یەکەم جار چیتە یەکەم جار چوومە قوتابخانەی مەڵکەنی لە سەر و خۆمانەوە بوو لە بەرامبەر خەستەخانەکە بوو. مەڵکەنی کچان ئێوە کوڕبن چۆن چوونە ئەوێ وەڵای تر بەواست کێ مدیرتان بوو لەوێ ئەو ساڵانە دەختەر مدیرمان بۆ وەختەلی سعی مەلا عەباس خێزانی مامۆستاسانی چەند ساڵ لە مەکتەبی مەڵکەنی مایتەوە 4 ساڵ تا پۆلی چواریان هەبوو ئەوان هەرخۆی مەکتەبەکە تا چواری تا پۆلی چواری هەبوو تر لە دوایەوە ناردینیان بۆ مەکتەبی پیرەمەگرون لە لای سچنەوە لای فولکەی سجن لەوێ ئیبتیدایی تاوا کرد لێ تاوا کرد. ڕاست ئەمە وێنەیەکی زۆر مناڵی تۆیە بەڵێ ئەمە 63ە ئەوەی لای ڕاست منم ناوەڕاست ئامۆزامە مەریوان ئەوەی لای چەپیشم نزارە پورزامە بێکۆ گرتومانە لەبەر ستۆدیۆ مستەفاایە لە بەردەکی سەرا وێنەیەکی جوانی مناڵیە ئەو ساڵانێ دەستەکانە خۆش ئەمە شەر وێنەیەکی زۆر دێرینە لە 1963 لە حوشەی ماڵی شەوکەتی دانسازی ئەوانە کێن لەگەڵتان ئەمە یەکەمیان لە دەستی ڕاستە کاژ هاوە کوڕی شەوکەتی دانسازە پورزامە ئەوەی تەنیشتی فازیلی حەمە غەریبە ڕەفیقم بوو هاوڕێم بوو ئەوەی سێهێمیش خۆمم ئەوەی چوارمیش هەر پورزامە ئارازی ناوەستە لە سویدەشی تەمەندرێژ من ینی خێزانی کاک شەوکەتی دانساز پوری توێ دەستەکانە خۆش بێ و ڕۆحیێوانی شاد بێ ئەمە وێنێکی تقریبان تەمەنی هەرزەکاریە بڵێ ئەوە منم لەگەڵ خوا لێ خۆش بوو ساماڵ پیانە و ساماڵی حەقۆ بچە یاریزان بوو هەر لەگەڵ خۆمانە زۆر ڕاستە کاگێ بەرزان لە دوایوی کە قوتابخانەی پیرەمەگرون تەواو کێشتە سانەوی سلێمانی بەڵێ هەموو ساڵەکان تاش پۆلی شەشی شەر لێ ئێمە یەکەم خۆی جاران تا 5 ساڵێک ئێمە لە 3 دەرچوین چواری گشتیان کردەوانەیە بوو بە 6 یاین تۆ 6 ساڵ لە سانەوی سلێمانی لە چوارباخ لە دوایوی کە سانەوی تەواوەکەی چوینە زانکۆ بەس پێشەوەی بچینە مەرحەلەی زانکۆ کۆمەڵێک وێنم لەلایەهی ئەو ساڵانەیە کە تۆ لە ئەعدادی یا باڵین لە سانەوی سلێمانی بوویت ئەمە وێنەیەکی ئەو تەمەنی تۆیە ئەمە شەستەکانە لە بڵین بەردەمی سەرۆکاتی زانکۆی سلێمانی و تازە کرا بۆ ساڵ خۆش بوو بەس ئەمە هینێک 1969 ئەمە لەگەڵ چەند برادێک هەبوون لە شەشی ئامادەیی بووین کە هاتیینۆلیا ڕستەمان گرتەوە سافولکەیەکی لێ بوو زۆر جوان بوو ڕاست هەمووتان شیک پۆش بوون کاک بەرزانیانەوە سەرنجڕاکێشاوسێریەوە تەلەبەی عەدادیان بەو شکڵە بەڵێ هەمووی وا بوو هەموو قاتی لە بەرابوو ئەگەر بووین باخینە بەسپێ قاتەکەی هەل لە بەرابووە زۆر ڕاست ینی زۆر لە تەلەبە و لە شیک و ئەوە بەداخەوە ئێستا ئەو ستایلە ئەو شێوازە نەماوە نەوەڵە نەماوە بەداخەوە ئەمە ژار وێنەیەکی تری سەردەمی قۆناغی ئامادەیە وابڵێن لە سانەوی بوویت ئەوانە کیان کەس لەبیر ماوە ئەرەوەڵا ئەوان خوارە خۆش بوو ئەو ڕەحمان فەتاحە لە گەڕەکی مەڵکەنی بوو لە پیرمەسوور دووهەمیان خۆمم سێهەمیان محەممەد محسین نەقشبەندیە ماوەیەک مدیر بوو لە مەکتەبی دای خۆمان لە سەر چنار ئەوەشیان سۆرانی عوسمانی سەعی مەلا عەباسە مهندسە لە خارجە ئەوەی خوارەوان خوالێ خۆش بوو وریایە ئەم لاشیان برایمی خالەتە گەرانیە زابط بوو وەختی خۆی خوالێ خۆش من ڕۆحیان شاد بێ و تەمەنی ئێوە درێژ بێ ئەمە ژەر وێنەیەکی تری سەردەمی عەدادی و گەنجیتە بەڵێ ئەمە لەلای ڕاستەوە منم لە تەنیشتمانێ کاژاوی شەوکەتی دانسازە پورسان بوو ئەوەشیان ئەرە ئارازە پورزامە ئەوەی خوارەوان مەریوانە ئامۆزامە ئەوەی تەنیشتیشی کاگنزارە ئەوە شەر پورزامە ئەوە لە شوێ گرتانەوە وێنێ ئەوە لە ئێران گرتومانە ئێران باش ئەمە ژوێنەیەکی ترە دیارە هەر 1969 لە شەشی ئامادەی گرتوتان بەڵێ ئەمە لەگەڵ مامۆستا نووری عارف گرتومانەوە مامۆستای فیزیامان بوو بڵێ چی ئەو کاتە بەڕێوەری سانی سلێمانی هەر سامی فەنی بوو مامۆستا سامی حسێن نازم یعنی تو خێزانەکەی مامۆستا ئەختەر لە ئیبتیدایی مدیری بۆ خۆشی لە ئامادەی مدیری بوون. بەڵێ
دەستەکان خۆش ئەمە ژوێنەی تۆ کۆمەڵێک لە هاوڕەکان پێما بێەوە شەرت سەردەمی ئێرانە ئەمە لە ئێران گیراوەمایان کاژاوی پورزامەمە عەدنان تەلەبی زانکۆ بوو لەگەڵمانە ئەوەی سێهەم منم ئەوی چوارەمی شەر کاگازادە تەلەبی زانکۆ بوو. ڕاست لەگەر کاکاژا و کاکنزاری پورزات زۆر وێنەکان بێکەوە هاوڕێ مناڵی هەموو هاوڕێی مناڵین هەر بێکەوە گەورە تا ئێساش پەیوەندیتان وەڵا بەس هینمان لێرە نییە کاژاومان لێرە نییە ناوانی تەمەن لێرە ڕاستە تەمەن درێژمی شەڵاخوای گەورە بۆ یەکتان پێ لە دوای تاواکردنی ئامادەیی ئەچتە زانکۆی سلێمانی بڵێ ئەو کاتە تازە زانکۆ کرا بۆ ساڵێک دوان تقریبا 3 ساڵێکە بوو بڵێ تۆ لە هەفتاویەک لە هەفتاویەک چیتە زانکۆ بڵێ لە چ بەشێک وەرگیرەی لە زانست بەشی کیمیا کۆلیژی زانست بەشی کیمیا خۆت لەسەر هینی خۆت ئارەزوی خۆت چیتە ئەوێ یان بەپێی نمرەکەت بەپێی نمرەکە بوو وەز خۆشم حەزم لێک حەز لە کیمیا بڵێ 4 ساڵیش لە زانکۆی سلێمانی بڵێ بەردەوام بووی لە کیمیا دیارە ساڵانە دوای بەیاننامە 11 ئازار بوو تۆزێک زڕوو خۆش بوو وەرە زۆر خۆش کرانەوەیەک لە عراق ڕوویا بوو بڵێ زانکۆی سلێمانی تازە کراوەتەوە کۆمەڵێک وێنەی ئەو ساڵانەی کە جەناب لە زانکۆ بووی لەگەڵ هاوڕەکانتە ئەمە وێنەیەکی ئەو ساڵان چێت لەگەڵا بوو تەلەبە ئەمانە ئەوە مامۆستا جەزایە خوالی خۆش بێت ئەویان منم ئەوەی کە دانیشتو بڵێ ئەو کچەی تر ئەوە سەلامەیە عەرەب بوو لێرە بوو من ئەوە ژووریایە ئەوانە نەو دوانش کارگوزار بوون لە قسمی کیمیاکە بوون لەگەڵمانەوە هەر لەو شوێنەی ئێستا بوو کە کەمپی کۆنی زانکۆ بەڵێ بەڵێ کەمپی کۆنی زانکۆ زۆر ڕاست کاک بەرزان پێما بێ زۆربەی مامۆستاکان ئەو ساڵانە لە دەرەوە هاتنی زانکۆی سلێمانی زۆری مامۆستاکانی هندی و پاکستانی ئەوانە بوون یاخود ئینگلیزی بوون ئەمریکی بوون هاتبوون لەگەڵ کۆمەڵێک مامۆستای خۆشمان هەبوو بە عەرەبی وانەتانە خوێن یا نا بە ئینگلیزی بەڵێ ئێوە چۆن فێر بوون وەڵای ئێمە زۆری ئەوەی کە ئێمە هین بووین لە سانەوی مامۆستای ئینگلیزیەکەمان باش بوو مامۆستا حەمە مۆریاسی بوو خوالی خۆش بێتە ئەوەی ئینگلیزی فێر کردبوون بتوان لە زانکۆی خۆتانی تەرتیب بکەن زۆر ڕاست ئەمە ژوێنەیەکی تری کۆمەڵێک تۆ کۆمەڵێک تری خوێنکارانی زانکۆی ساڵان ئەو ساڵی چوارەممان بوو لە کولیە کە تاوامان کردبوو ڕسەمان گرت ئەوە خوا لە خۆش بوو وریایە ئەوە کاگ ئەحمە هاوڕێمە ئیسەر هەر هاوڕێن بەیەکەوانە ئەوش دکتۆرێک دکتۆر محسینی ناوبوو خۆش خوا لە خۆش بوو جەزایە لەگەڵمانە ڕۆحیان شاد بێوانی کە کۆچی دوایان کرەمە وێنەیەکی ئێوەیە دیارە لە کاتی بەفربارین هەر ناو زانکۆیە بەڵێ هەر ناو زانکۆیە ئەوانە چێن کاک بەرزان ئەوەی یەکەم کاک بەهرۆزە بەرزگاری سلێمانی هەر بە خزمەتیش بە خێزانەکە مەگاتەوانێ بێ لەوەش ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە بەڕاستی تەندروستیوانیە کاک بەهرۆز ئەوەشیان بەڕەحمەت بە کاکشیروانی برامە ئەوەشیان منم ئەوەش بارەخانار خوشکی کاک بەهرۆزی کاک بەهرۆزە بن ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە بە هیوای تەندروستی باش بۆ کاک بەهرۆز ئەمە ژوێنێکی تری زانکۆیە ئەمەش وێنەیەکی زانکۆی لەگەڵ چەند هاوڕێیەکی زانکۆی و کاتە من لە فوتبۆڵێنە دەستم شکا بوو ساڵی 1970 بوو ڕاست ئێتەرە بۆ یادگاری گرتمامان فاروقی مەلاکەری مەیسەر لە لەندەنە ئەویان بۆتان ڕەشی سدقیە لە دانیمارکە ئەویان منەوەش کاگ ئەنوەرە لێرێ ئەوش بەختیاری غەنیشاڵیە خواری خۆش بێت ئەوش کاگ ئەحمە هەرماوە لێرێ ئەوش کاک ڕزگاری حەمدی لە ئەمریکایە ئەمەش کاک سەروەر عەبدوڵڵا هەر لێرێ لە ئیتیسالاتمان هەیە بەیەکەوە زۆر لە هاوڕەکانت چوونەتە دەرەوە کاک بەرزان تۆ قەت بیری لەو نەکرێت لەو ساڵانە مەسەنە لە هەفتاکان یا لە هەشتاکان زۆر خەڵک چوە دەرەوە ئاسانتریش بوو نەوەڵاوتوانی بچیت بۆ نەچویت وەڵای حەزم لێ نەبوو حەز لە دەرەوە کاتانە نەوەڵ هەر لێرە مایتەوە لە سلێمانی و ئەمە ژوێنەیەکی جیاوازە دیارە هیچێک لە ئێستا عرازەکان لە میهرەجانی زانکۆیە ئەوەی کۆلیژی زانستە ئەوانە کە ڕوین مەسیرەکەیەتی لە پێشەوەی توی ئەمەی پێشی پێشەوە منم پێشەوە جەنابی بڵێ ئەوە شەید سۆرانی کوڕی محەممەد شەید بوو سیروان ئەوەش ئازاد تۆفیقی سەر دکتۆرای هەیە لە کیمیایە زۆر ڕاست ئەمە کوێ ئەم مەلعەبەکەیە مەلعەبەکەی سلێمانی خۆمان بڵێ بەڵێ وێنەیەکی جوانە بەڕاستی ئەمەش وێنەیەکی ناو یانەکەی زانکۆیە ئەمە یانەی زانکۆیە کۆلیژی هەندسەی بەغا هاتبوون بۆ ئێرە بۆ زانکۆی سلێمانی یاریمان لەگەڵاکردن هی تۆپی پێ ئێتە شەو وەکو شتێک خوانی چەند بۆ دروستکردنی لایەنەکە ئەوانەی کە لەگەڵمانەوە جەمال چاوڕەشەوە مامۆستا کەمال نووریە کە مامۆستا کەمال نووری ماوەیە دیارەوە بەڕێوبەری پەروەردە بوو ئەویان منم ئەوە کاکتەرەوەش بەڕەحمەت بێ دڵشادە سوور هەبوو دڵشاد عەبدولوەفا گۆڵچیمان بوو ئەوە خوالی خۆش بێ خوالیان خۆش بێ و ڕێز و خۆشتیان بۆ مامۆستا کەمال نووری
ئەمە ژوێنەیەکی ترە دیارە لە یەکێک لە سەیرانەکان لە کانیسار گیراوە هەفتاکانەوە. بڵێ ئەمە کۆمەڵی وەرزشوانی زانکۆ بووین سەیرانیان بۆ کردین بۆ کانیسار ساڵی هەفتاکان. بڵێ زۆر ڕاست. ئەمە ژوێنێکی 72 بەڵام بەجلی وەرزشەوە و ئەمە تیپی باسکەی کۆلیژی زانستە هی باسکە یاریمانەکە بوو تۆلا دەکەن. دوایی لەسەر و مێژووی تۆ کە وەرشەوان بوویت و بە تۆپی پێدەستی پێکرۆ بەس لە زانکۆ باسکە شتە کرد؟ بەڵێ جگە لە تۆپی باسکە و بالە و ساحە و مەیدانیشمە کرد جگە لەوەی کە لە دەرەوەش تۆپی پێمانە کرد. دەستەکار خۆش ئەمە ژوێنێکی دیارە و ساڵانەیە هەرمەلعبەکەیە هەرمەلعبەکەیە و کاتە لە میرەجانانەیە بووە لەگەڵ کاگەحمە و ڕەحمەت بێ کاگۆریا و کوڕێکی عەرەبە جواد زاملی ناوبوو. بڵێ جۆ لەوەی کە لە زانکۆ یاریت کردووە و ساڵانە هەڵبژێرای بۆ هەڵبژاردی زانکۆی سلێمانیش. بەڵێ ئەوکو تۆپی پێ بەڵێ وەکو تۆپی پێچین لە هەولێر و لە بەسڕە و لە بەغا یاریمان کردووە. زانکۆکان بێ یاریتانە کرد لە نیوان زانکۆکانە. زۆر ڕاست. ئەمە وێنێکی زانکۆی سلێمانیە 8/5/1970. ئەمەش بڵێ ئەمەژە تیپی باسکەی کۆلیژی زانستە. تیپی باسکەیەوە بڵێ ساڵی 70 وێنەیەکی جوان. ئەمە هەڵبژاردی زانکۆی سلێمانی لە 1976. چێترتان لەگەڵا و کاک بەرز؟ ئەمە بڵێ ئەمان زۆرمان لەگەڵا بنەوانەکەین بۆنەوەی چێک لەوانە مامۆستا کەمال نووریە بەڕەحمەت بە دڵشاد ئەمری خوای کرد جەلالمان لاوانە زۆری خەڵکی سلێمانی بووین ئێمە. ڕاست یاریزانەکانی تیپەکان کە لە زانکۆش بوون یاریمان بۆ زانکۆوە کرد. نەتیجەتان هەبوو؟ بەڵێ لە بینی زانکۆکانە. بەڵێ بەڵێ ئەمەش تیپی باسکەی کۆلێژی زانستە ساڵی 71 دیارە زستانە بەس ئێوە بەفر بە گۆیژەوەیە و ئێوە بەجلی ڕاضەوە چی بکەین ئەوش هەرەوەی دیارە جەوەکەی زۆر ساردە بەڵام ئێوە ئێستاوان ئەوە حالی جەواهیری بۆ خوالی خۆش بێ و سەرکیزی س بووی یاریزانێکی زۆر بەجۆش خوالی خۆش بێت. خالیان خۆش. ئەمە ژوێنێکی تۆیە لە 71 خەڵات وەرەگری. بەڵێ ئەمە لە ڕاکردنی 400 مەتریە یەکەم بووم من خەڵاتی ئەوەیە وەریەگرم ینی یەک دەورەی مەلعبەکە. ڕاست ناو مەلعبەکەی سلێمانی. بەڵێ نازانی ئەوە شیە هەدیەکەتیاتێ بەخوا هەمیدی کولیەکانە هاتنە هەموو. زۆر ڕاست. ئەمە ژوێنەیەکی تری باسکەیە ساڵی 1970 گوێنەیەکی زۆر جوانە ئەوە لە کاتی یاریکردنەکەی ئەو کاتی وەرزش لە زانکۆی سلێمانی. بەڵێ سێری ئەو چەماوەرەکە کە هاتوو تەلەبەکان هەموو کورسیدا ئەنرا لێ کۆ بوونەوانێ بەشۆخ و زۆخۆ. ئەمە وێنەیەکی ناو زانکۆیە. ئەوانە شوێن لەگەڵ تا کاک بەرزان؟ وەڵا ئەوان کاگڕەزایە ئیسە لە سویدە ئەوەشان کاگەحمە لێرەیە ئەویان جەمال سەعیدە مامۆسایی بایۆلۆجی بوو خوا خۆش بێت ئەویان بنم ئەوی کەشیان کاکبۆتانی سە لە دانیمارکە ئەم سەریشان کاگوریای خوا خۆش بێت لە چیمیا لەگەڵ خۆما بوو. ڕاست دەستەکانە خۆش بوو ڕۆحیوانە شاد بێت کە لە ژیانە نەماون. ئەم وێنەیە 22/12 ساڵی 1970 بەس ئەوانە شێن لەگەڵتا. ئەوانە ڕەحمەت بە کاگوریایە ئەوەش کاگەحمە هەرماوە ئەوەش خۆمم ئەوی سێهەمیش کاک حەمەڕەوفە حەمەڕۆفی حاجی کەریم بێ کراس بە لە قەبەکەی بڵێ نابەناوبانگن خانەوادەیەکی دیارە. ئەمەش 1976 پێما بێ هەڵبژاردی زانکۆی ئەمە زانکۆیە. بەڵێ ئەمەش هەر زانکۆیە. تاکەی لە هەڵبژاردی زانکۆ بەردامی تا تەخەڕوجی هەر لێ بووی. بەڵێ هەر لێ بووی. دوایتر تاوانەمە نەما ڕاستە دەستەکان خۆ نییە یاریکەگە قوتابی نەبی ناتوانانی یاری بکەیت. لە دوای ئەوەی کە زانکۆ تەواوەکەی دیارە ڕۆژی تەخەڕوجتان هەیە ئەمەش وێنەیەکی ئەو ڕۆژەیەکە. بەڵێ ئەمەش هەر مەلعبەکەیە چکە جاران لە مەلعبەکە ئەکرا وەکو ئیستە نەبوو. ڕاست ئەوەی کە تەخەڕوجی ساڵانەیە خیریش لە مەلعبەکە ئەکرا. بەڵێ ئەکرا بەڵام ئیستاش کولیەک خۆی بەجیایی کاتە جەمی ڕاست ئەوستا هەموو کولیەکان بەیەکەوە بوون لە مەلعبەکە ئەکرا. ئەوەی دەریش نەسوایە بۆی نەبوو ئەو ڕۆبە لە بەرکات ئیکمالەکان بۆیان نەبوو بۆ دەوری دووە. بەڵێ ئەمە شەروێنێکی ئەو ڕۆژەیە. ئەوانە چێن هاتوون لەگەڵتا؟ ئەمە کوڕێکی عەرەب و قسەی ناوبووە کاگەحمە ئەوەش دکتۆر موحسینەکە لەگەڵمانە ئەوە خۆبم ئەوەش سەلامە چەلوو بە لەگەڵمانە ئەویان ئەلیزابێس ئەوە دەرنەچوو چکە جلی لە بەران نییە ئەوەشان کچێکی کە بوو مەسیحی بوو ڕەجای نابوو لە کەرکووک. وامزانی ئەو میوانە هاتوو نەوەڵاوە هەر لەگەڵمان بوو بەس ئیکمال بوو بووینەوە. ئەمە ژوێنێکی توێ ئەو ڕۆژەیەکە دیارە تەخەڕوجت کردووە. بڵێ کاک بەرزانە دوای ئەوەی کە زانکۆ تەواوەکەیت و بەشی کیمیا
لەشێ دامەزرای هیچ لەو بواری لە خۆتی کارت کرد لە کیمیا پێشدان چوون بووم بە محازر وانە بێژ لە وانە بێژ ڕۆشنبیلای مامۆسانوری عارف بووم لە ئامادەی ڕۆشنبیر بەڵێ 2 ساڵ لەوێ دەرزمتەوە کیمیا دەوتەوە نەوەڵا فیزیا و ڕێزیاتمەوتەوە خۆت خریجی کیمیا تر ئەوانیان بۆش بەخ ئێمە بەکالۆرێسمان هەیە لە کیمیایە دبلۆمیش لە فیزیا و ڕێزیاتە چکە هەموویمانە خوێن تا سەسی کوبیەش بەس ئەخی ساڵ نەمان خوێنەوە ئەو 2 دەرزە لەوانە بێژی بەردەوام نەبوویتر ئەو 2 ساڵە لێ ومیتر ئەمری دامەزرانم دەرچوو لە جامیعە چیتۆ لە ناو زانکۆ بەڵێ دامەزرای لە جامیعەدا داوامم کرد تقریبا ساڵێک لە مانگی نوێیتر وەکو چی دامەزای لە زانکۆ لە مختبەرات لە مختبەرات تاقیگە بەڵێ تاقیەکانمان کرد بۆچی بەردەوام نەبی بۆ وازت دێنا بەخوایتر زۆرفەکەی وای لێ هات نتوانی حەزت لێ نەما نەوەڵایتر مەجبور بووم واز لێ بێنم ڕاست کاتە 2 ساڵ وانە بێژ بیت و ساڵێکش لە زانکۆ بەڵێ ئیتر دوای وازت لە وەزیفە هێنا بەڵێ بەڵێتر دەستم کرد بە ئیشی زەرەنگەری خۆم چیتۆ دوکان و دوکانم دانا بۆ خۆم و دەستم کرد بە ئیش کرد ئیتر خەن نەچیتەوە بۆ لای نەوەڵا تاعین نەبوویتەوە نەوەڵە تاین نەبووم زۆر ڕاستە ئەمە وێنەیەشی ئەو ساڵەیە پێما بێ کە لە ئامادەی ڕۆشنبیر بوویت بەڵێ مامۆستا سلێمانە ئەو کاگەدریس و کاحسێنەوەە کارگوزار بوون هینی کاتب بوون دەوێت ئەو مامۆستا نوری عارفە حکمەتن دیە مامۆستا عەبدوڵڵایە مامۆستا بابە عەلیە خوا لێی خۆش بێت مامۆستا جەزا خوای لێی خۆش بێت کاک سەباح الدینە ئەوانە مامۆستا بوون لەگەڵمانە زۆر ڕاست وێنەیەکی جوانە یادگاریی و 2 ساڵی کە تۆ لەوێ بووی لەگەڵ کۆمەڵێک مامۆستای خۆشەویست بەڵێ ئەمە ژوێنێکی پێما بێ سەرتای هەفتاکانە یا ناوەڕاستی هەفتاکانە ئەمە لە تێڵە گرتومانە ساڵی 75 بەڵێ لەگەڵ برادەران ڕزگاری حەمدی بەگە و کاک ئازادی مستەفایە و ئەوش کاک جەمالە جەمال حسێن ئەوەش کاک جەمالە و کاگانوەرە ئەوەش خۆم زۆر ڕاست ئەو ساڵانەیە کە شۆڕش دەستی پێ کرد و لە دەرەوە دواتر هات خوێنکاری زانکۆ بووین هەمووی ڕۆژوە دەروانی ڕاست دەستخان خۆش بە کاک بەرزان دیارە جنابەت جگەلەوەی کە خوێندنت تاو کردو بە سەرکەوتوی و باسی شکرە و 2 ساڵە 3 ساڵە وەکو محازر و دواتریش بەڵام لەلایەکترۆ هەر لە مناڵیەوە چیتە ناو بواری وەرزش بە تۆپی پێدەست پێ کردەوە یەکێگوی لە وەرشەوانە دیارەکان لە شاری سلێمانی پێ خۆشە باسی ئەو مێژووی تۆ بکەین و کۆمەڵێک وێنەی زۆر زۆرمان لەلایە بێکەوە سەریشی ئەو وێنانە ئەەکەین و پیشەی تۆ وەکو زەڕەنگەری دیارە بە تەنیشتی خوێندن و بە تەنیشتی وەرزش و ئەوانە بەردەوام بووی لە کاری زەڕەنگەری ئەو سەناتە شفێر بوویت و لەوەش هەر بەردەوام بی بێکەوە سەری کۆمەڵێک وێنە و کۆمەڵێک یادەوەری ترەکەی فەرمو کاک وەرزان پێم خۆشن لەم بەشەی بەرنامەکە هەندێک باسی ژیانی تایبەتی و ژیانی خێزانی تۆ بکەین بەس پێشی بچمە سەرەوە بەڕاستیەوەی سەرنجی من ڕاکێشە هەر کە هاتمە ژوورەوە لە حەوشەکەەوە ینی ئەم دیزایانی ماڵی ئێوە هەر لە حەوشەکەیان زۆرشتی فۆلکلۆری و زۆرشتی کۆنتان هەڵگرتووەوە عربانی تریشقی لێبوو لە حەوشەکە ینی زۆرشتی مس و فافۆن و سێر ئەم کەلوپەلانە لێرەداتان ناوە زۆر وێنەی کۆنتان هەڵواسی و بەڕاستی دیزانێکی زۆر جوانی هەیە کە لە زۆر لە کەم ماڵە ئەمەم بینیوە ئەمە هیوا و ئارەزووی تۆیە یا زیاتر هی یادەخانی هاوسەرتە نەوەڵی یادەیە ئەوانە دەستی خۆش بێت هیوایەتێکی زۆر خۆشی هەیە و من یارمەتی ئەم هەموو شێوەیەک دەستەکانی خۆشێ بەڕاستی شتی زۆر سەرنجڕاکێش و شتی زۆر جوانی داناوە بابێ مەسەرەوەی تۆ چۆن یادەخانن ناسی دیارە یادەخان کچی هونەرمەندی گەورە تەها خەلیلی خۆش بێ ڕێز و خۆشویستیمان بۆ هەروکو برای گەوری ئێمە بۆ لە گەڕەکی خۆمان دراوسێ بووین پێشەوەی ئەوان هەر پێشەوەی خێزان دروستکات ئێمە دراوسێ بووین هەروکو خێزانیمان هەبوو لەگەڵ ماڵی باوشاوە زۆر ڕاست ئەی تۆ چۆن یادەخانە ناسیان لە ڕێگەی و دراوسێکەڵیایمان هەبووتر دراوسێ بووین ئەومانە و لە یەک تێگەیشتین چۆن لە یەک تێگەیشتن تێگەیشتین ئەو ئەنجامەکەیەتی خۆشەویستیشت لەبین تانا دروست بوو بەڵێ زۆر باشە لە
ساڵی چەند هاوسەرگیریتان کرد؟ 85 بەڵێ زۆر باش. من کۆمەڵێک وێنم لەلایەکی ئەو ڕۆژەی کە تۆ یادەخان هاوسەرگیریتان کردو. ئەمە وێنێکی ئەو ڕۆژەیە. بەڵێ ئەمە ئەزمەرە یانەی ئەزمەر خێزانیە. ئێمە یەکەم کەسمی کە خویستمە و پرسیارە زۆربەی ئەو نیشانەکردنە لە ماڵەوە نەخێر ئێمە یەکەم کەسمی کە لە یانە کردمان لەوەیە ئەو ساڵە. زۆر ڕاست. ئەوە شێ لەگەڵتانە؟ ئەو برادێکی خۆمە کاک ئارازی حاج شاملیە. بەڵێ من وێنەیەکی جوانی ئەو ساڵەیە ڕۆژی نیشانەکردنەکەیەتی. بەڵێ دەستەکانە خۆش بێ. ئەمەش وێنەیەکی دیار هەر ئەو ساڵانەی هاوسەرگیریتانە سەرەتاکانە دەستگیرە ناریە ئەمە لە ماڵە دەودانیشتی ڕاستە دەستەکانە خۆش بێ. لەم هاوسەرگیری تۆ یادەخان چەند مناڵتان هەیە؟ 3 چەندیان کچن؟ 2 کچ و کوڕێک. 2 کچ و کوڕێک. تەمەن درێژ ئینشەڵڵای خۆتان مان و مناڵەکان؟ وەڵا بەس کچیشیانمان لامەوە کوڕەکەمان ژنی هێنا و چونەتە ماڵی خۆیان چۆتە ماڵی خۆی ئەوی شەرعیش بەس کچێکی چۆرەمان لاماوە ترینە. تەمەن درێژ ئینشەڵڵا. ئەمە وێنەیەکی تۆ من و پێبابوو یەکەم مناڵتانە؟ بەڵێ ئەمە کاکە ڕەوەزە. کاکە ڕۆز کوڕی گەورەتانە؟ ڕاستە دەستەکانە خۆش بێ. ئەمە ژەر وێنەیەکی کۆنە دیارە یادی لەدایکبوونی لە مناڵەکان. ساڵی یادی لەدایکبوونی ڕەوەز یەکەم لەدایکبوون. بەڵێ یەکەم لەدایکبوونی بۆ یادەکەیەتی. ڕاستە کاکە ڕۆز ئێستا دیارە خوێندنی تاوا کردووە. بەڵێ کۆلیژی سەربازی تاوا کرد لە خەلاچوالان. ئێستا ڕائیدە بڵێ ڕایدی سەربازی هەیە. بەڵێ تەمەن درێژ بێ ئینشەڵڵا خوای گەورە بۆ یەکتان بێڵێ. ڕۆزەخانیش کچی دووەمتە؟ کچی یەکەمتە با بڵێن مناڵی دووەمتە؟ مناڵی دووهەمە. ئەو کوێی تاوا کردووە؟ ئەو زانکۆی کۆماری تاوا کردو بزنس. ئێستاش لە ماڵ و حاڵی خۆیەتی. ترێخانیش لێرە لەگەڵ ئێوە ژی بێکەوە. ئەمە وێنێکی هەمووتانە؟ ئەوە وێنەی عایلەکەی خۆمانە. تۆ یادەخان و بەڵێ کاکە ڕەوەز و ڕێخان و ڕۆزەخان. ڕۆزا و ترێ. بڵێ تەمەن درێژ من خوای گەورە بۆ یەکتان بێڵێ مناڵەکان. ئەمە وێنەیەکی کۆنە وێنێکی خێزانیە. ئەوانە خوشک من خوشەکانی جەناب 6 خوشکم هەیە. بڵێ هێتر لەگەڵ یادیا هەر زۆر تێکەڵ بوون ئەوانیش. ڕاست وێنێکی جوانی خێزانی و ساڵانەی سلێمانیە تەمەن درێژ من. ئەمایان پێما بێ هەمان ڕۆژە بەزەوەیان جەنابی دایکتە؟ ئەوان خوا لێ خۆش بوو دایکمەوە ئەوشیان هەر خوا لێ خۆش بوو کاشیروانی برامە. ڕۆحیان شاد وێ هەفلەی نیشانەکەیە بڵێ دەستەکانە خۆش بێ. ئەمە وێنەیەکی ئەمە لە قەشقۆڵی گرتومانە. تۆ یادەخانەوانە شێن ئەمان ڕۆزێ ئەوشیان ترەیە. تەمەن درێژ بنی شڵا چەندەوە دەیە کاک بەرزان؟ 4 هەر 4یشان کوڕن. ئەمە وێنەیەکی دیارە مناڵەکان زۆربیانی تایە؟ ئەمەنەوەکانی تایەوە داروێ و یاروێ و باروێ. دەستەکانە خۆش بێ. یارۆ و بارۆ هەمووی بە ئۆڕ. ئەمە وێنەیەکی کاکە ئەمە دەرچوونی ڕەوەزە لە سەربازی. بەڵێ ئەوە لیوا قارەمانە لەگەڵمانایە لەوێ ئامر بوو لەوێ. ڕاست ئەمە وێنەیەکی هەر هەمان ڕۆژە خێزانی زۆربەتانی تایە هەمووتان بێکەوە لە ڕۆژی برا و خوشک و ماڵی کاکتا و خوشگەزاوی تا هەمووی تێکەڵ بووە. زۆر ڕاست ڕۆژێکی زۆر خۆش بوو. تەمەن درێژ بنی شەڵا. ئەمە وێنەی ئەمەشی ڕۆزەخانە دەستچوونی ڕۆزەخانە لە کۆلیژ بڵێ. ڕاست ئەمە وێنەیەکی تۆ یادەخان لەگەنەوەکانتان بێکەوە پێما بێەوە هەر چواریانن؟ بەڵێ ئەوە هەر چوارانە. تەمەن درێژ من بینی چۆن لەگەنەوەکانە؟ بەخوا حەزم لە مناڵ زۆرە. جارێن نەوەژەڵێن نەوەی بەڵێ زۆر خۆشەویستە. بڵێ دەستەکانە خۆش بێ. تەمەن درێژ بنی شەڵا خوای گەورە تۆیان بۆ بێڵێ. ئەمە وێنەیەکە ئەمە شەر خێزانیە خۆمان لێرە. کاکە حەمەیە لەگەڵ بڵێن ڕەوەز لە ماڵەوە پێڵێن حەمە. ڕەوەز و خێزانەکەیەتی ئەوەش ڕەوەز و خێزانەکەی دوو ڕۆزانی کوڕەکەشم هەر ڕەوەز و زاواکە هەر ڕەوەزە. تەمەن درێژ بنی شەڵا. ئەمە وێنەیەکی جەناب کاکتا هاوزێکی خانیشی تایە لای پردەکەی قلیاسانەوە گرتومانە وەختی خۆی بەڕەحمەت بێ کاکتا هاوزێکی خانە و ڕۆحی کاکتا شاد بێ. خۆش بیا تەمەن درێژی بۆ خۆشەویست. ئەمە شەر وێنەیەکی خێزانی کاکتاهای تیا پێم خۆش بوو لەگەڵ زەشی خانە. دامە دانیشتینمان بەبێ ئەوان ناکات. زۆربەی وێنەکان ئەوانی تایە دیارە زۆر بێکەوە زۆر تێکەڵ بووین یعنی ڕاست. ئەمە ژەر وێنەیەکی کاکتەها و زەشی خان و ئێوە خێزانی بێکەوە کۆمەڵایەتی کردومانە. ڕاستە دیارە لەگەڵ
یادەخانە هاوڕێتیتان خۆشە زۆر چوونەتە دەرەوە ینی زۆر عادي وێنەکان زۆربەی لە دەرەوەی و لە بۆنە و لە مناسباتە ئەمەش وێنەیەکە لە پاریس گوتتانە بێکەوە ینی چوونەتە دەرەوە پێما بێم وێنەیان بێکەوە ئەمان ئەمە لە ئەڵمانیایە بەڵێ لای قفڵەکانە ڕاستە دەستەکان خۆش بێ و تەمەند درێژ بن بەختەوەر بن ئەمە ژوێنێکی خێزانیە زۆربەی خێزانەکەی تایە بەڕاستی بەڵێمە یادی لەدایک بوونە بەڵێ ڕاست ئەمەش پێمە بێت دوای وێنەی خێزانی ئێوە ئەم جژنی ئەم جژنەمانە لە ماڵی کوڕەکان و کچەکان و نەوەکانتی هەموو تایە دەستەکان خۆش بێ تەمەند درێژ من پێم خۆشە بێکەوە بچین سەرێک لە ناو بازار بین بچین بۆ یادوەری ئەو ساڵانی کە وەرشەوان بووی و هەمووکو پیشەی سەنعاتی زەڕەنگەری بێک و باسی هەندێک یادوەری تر بکەین و سەیری هەندێک وێنی تر بکەین بێکەوە بە زووچانێکی کورد وەرگین دواتر بەردەوامەبین خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ کاک بەرزان بەردەوامە بین چاوەڕێما بن. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاک بەرزان و عومەربەیجی زێڕنگەر بەردەوامین. کاک بەرزان ناتوانێتە یاریگای سلێمانی لە چوارباخ یارزنا بە ساڵانکی زۆر وەرشەوان بووی لەم یاریگایە بردوتە سەر یادگاریت زۆرە یادگاریمان زۆرە لەم یاریگایە زۆر خۆش بووە ساڵانێکی زۆر لە یاریتان کردو بەڵێ بەڵێ یانی تەنها یاریگای گەورە بۆ ساڵانە لە شەستەکان تەنها یاریگا بۆ تاکو و هەشتاکانیش نەوەکانش هەرەمەی هەبووە یاری گەورە زیاتر لێراکرا بەڵێ زۆر ڕاستە جەنابەت دەگەر باسی کاروانی وەرزشی تۆ بکەم تۆ هەر لە مناڵی وەکو باست کرد بەڵێ هەر فوتبۆڵێن بووم حەزم لە یاری کردووە بە وەرزش یەکەم تیپیش لە ناوەڕاستی شەستەکان تیپی سوورکیۆتان دروست کرد لە گەڕەشی خۆتان بەڵێ لە گەڕەجی خۆمان کوڕانی گەڕەکەم و کۆبووینەوەی و تیپەمان دروست کرد بە ناوی سوورکیەوە کوڕانی کارێزی ئەحمەد زەنگەنە کارێزی ئەحمەد زەنگەنە و بڵێم تاکو مەڵکەنیشی تێکەوت پیر مەسوور و مەڵکەنیوانە هاتن ئەبوون بە لەکوێ یاریتانە کەرم تیپی سوورکیە و لە شوێنی محکەمەی کۆن چۆڵەوانی دەشتاییەک بۆ خوار خەستەخانەی سنگەکەیان پێوتەوە لە خوار ئەوە بوو دەوێت چێ بوون ئەو هاوڕێیانت مەسەن بیرت مابێ واللهی زۆر بووین من بوو ڕانی گەڕێکی شێڕانی گەڕێک شێخانەوە محەممەدمان لەگەڵا بوو محەممە قادر و ئیبراهیم قادر و سەباحی علی عوسمان و قاری علی عوسمان و سەلاحی علی عوسمان و عەبدولمەلیک و ئەمانە خوالیان خۆش بێ محەممەدی خۆیان کردیان خۆش لەم تیپە بەردەوامە بی وەکو سەرەتای دەست پێکرد بەڵام دواتر تیپێکی بەهێستر دروستەکەن بەنای تیپی دیمە بەنای تیپی دیمەنەوە دروستمان کردەوە لە ساڵی 16 و 69 بوو ئێتر لەوێ یاریمانە کرد هەر لەو ساحەیە بووین یاریمان کرد بەڵام ئێتر لە ساڵی هەفتای ئێمە بەجێمان هێشت من و نزاری پورزان بەجێمان هێشت چوینە کەماسەری زۆر باشە کاک بەرزان هەندێک وێنم لەلای ئەو ساڵانەی تەمەنی مناڵیتە کە یاریت کردەوە وێنێکی ساڵی 66 ئەوە کوێ ئەوە یاریگای سەرچنارە تیپی سوورچیە بووین ئەو کاتە تازە دروستمان کرده بوو یاریگای سەرچنارە بۆ گەشت بوونە سەرچنار بۆ یاری ئەخر یاریگا نەبوو یاری تیا بکەین ئەمە لەعەمەشیان نایە بە تیپە میلیەکانەمانە زۆر ڕاستە بۆ یاری گەورەکان زیاتر بەڵێ یانی سلێمانی بۆ سایمەش مناڵ بووین زۆر ڕاستە وێنێکی جوانە دیارە هی ئەو ساڵەیە ئەمەش وێنێکی تری هەر مناڵیە بڵێ ئەمە ماڵی خۆمانە هەر لەگەڵ کاگنزارا گرتومە بەیەکەوە بووین کاگنزاری پورزا بەڵێ خاڵزا پورزین بەڵێ بەڵێ دیارە ستایلی جلوبەرجی و کاتە وەرزشی بۆ بوو ئەمە وێنەیە کە کاک بەرزان لە ئامادەیی بووی دەو کاتە بەڵێ ئەمە لە پێنجی ئامادەیی بووینەوە چەند یاریزانێک بوون هەر بەیەکەوە خەنکار بووین تیپێکمان دروست کرده بوو لەگەڵ تیپە میلیەکانە یاریمانە کرد ئەمەش وێنێکی توێ ساڵی 69 بڵێ ئەمە لە توی مەلیکە نزیک مزگەوتی عەلی کەمالی ئیستە چۆڵەوانی بوو ساحە بوو بڵێ بتوڵەیەکمان دروست کرد بۆ تیپە میلیەکان لێ بۆ خۆمان ڕاستەوە کۆتای سلێمانی بوو دیارە تا گۆژە چۆڵ ماڵیتیانە زۆر ڕاستە ئەمە وێنەیەکی کۆنە دیارە لێوە ئەمە میهرەجانی ئاعدادیەکان بوو لێرە کرا لە مەلعەبەیە بوو ئەمە مەلعەبەکەی سلێمانی بەڵێ ئێمە دووهەم بووین ئەمانە یەکەم وەستانی جمهوری بوو ئەوش ئێمە عادادی سلێمانی بووین دووهەم بووین لە ڕاکردنی 4 فیسا ئەمە ژوێنەیەکی دیارە هەرە و بەڵێەکانی کۆنە بەڵێ ئەمە بەم بچکۆلیان منم ئەوەش حەمەد سەعیناوە ئەوە سەلاحی عەلی عوسمان ئەوەش لەتی بەکرەمانە هەمویان
ئەوە کێ لە دوا لەسەر گۆڵەکە دانیشتووە ئەوە خالی دەپێمانەوە شەیتان یا هەر یاریزان بوو لەگەڵ خۆمانە یادگارێکی جوانە وێنەیەکی گەنجیە جارەمە بەڵێ ئەمە ساڵی هەفتاکانە کەمال سەلیم بووم مەلعبەکەی تۆ لە دوای تیپی دیمەن کەمال سەلیم بڵێ کەمال سەلیم جارێکێک بۆ لە تیپە بەهێزەکان و زۆر بەهێز بوو ئەوانە زۆر خۆش بوو تیپێکی محتەرەم بوو تیپێکی ڕێک و پێک بوو شەید جەمال ئەیبەر بەڕێوانە شەید جەمال عەلیبابی بەڵێ ئێوە چۆن وەرگیران لەوێ وڵات تەقدیممان کرد بۆیان وتر داوامان کردمانێ بینە ئەو تیپۆوانی وترێ بە ژاریکار زیاریزانی باش بووین ئەوەنش پیان خۆش بوو ئەو کاتە لەکوێ ساحەی کەمال سەلیم هەر ئەم ساحەی ئێستا بوو لای مەجیبەک بۆ بوو لە سەروترەوە بوو بەس مەکتەب لای مەکتەبی دەباشانی پێڵێ نیستە لەویە ئێتە دوایوانە کرا بە خانوو ئێمان برد بەرەو ژوورتر کاک جەمال خۆی سەرپەرشتیە کرد بەڵێ یاری لەگەڵەکردن بەڵێ یاری کرد بوو مدەری بیشمان بوو زۆر ڕاست ئەمە وێنێکی ساڵانی گەنجیە بەجلی ڕاضەوە بەڵێ ئەمە ساڵی هەفتایە هەڵبژاردەی پەروەردەی سلێمانی بووین لە هەولێر یاریمانە کرد ئەوە عوسمانی حاجی حەمەسوورە خوارەی خۆش بێ لەگەڵ ساماڵی حەخۆبچە هەردووچان ئەمری خۆیان کردووە ڕۆحیان شاد بێ ئەمە ژوێنێک توێ دیارە لە قوتابخانەی ئەمە لە ناو قوتابخانەکە ئەوە سات لە تیپی دیمەن بووین لە ناو مەکتەبەی شێ مەحموات تدریباتمانە کرد ساحە نەبوو ڕاست وێنێکی جوانە ئەمەش کۆمەڵێک لە هاوڕێیانت پێما بێ ئەوەی لەم سەرەوە وەستاوە ئەوە ڕەحمەت بێ مامۆستا سەلاح بووم دەریبمان بوومە هەڵبژاردەی پەروەردەی سلێمانی بووین لە هەولێر یاریمانە کرد لێوێ ئەوەی تەنیشی ژێر خوالی خۆش بێت مامۆستا دارا بوو لەگەڵمان هەبوو ئەمەش مامۆستا کەمال بوو وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی هەڵبژاردەی پەروەردەی سلێمانی بڵێ ئەمە کیە لەم وێنەیە لەگەڵتایە ئەو کاک نزارە لەگەڵ ما بوو کاک نزاری پورزان بەڵێ دیارە جەنابە دەشتە تیپی کەمال سەلیم و لەوێ درێژە بە کاروانی وەرزشی خۆ دەی لەگەڵەوە هاوڕێیانەت بەڵێ ئەمە تیپی کەمال سەلیم تیپی کەمال سەلیمی ساڵی هەفتاکانە بەڵێ چی تیا بوو یاریزانی بەناوبانگ ئەو کاتە وەڵا هەمووی باش و کاک عومەر بوو بەخوالی خۆش بێت ئازادی سەیبراهیم بوو کەمالی حەخمار بوو کاک نزار بوو کاک کەمال وتر ئەمانە جەبار ئەمانە هەموو لەوێ بوون زۆر ڕاستە کاک جەمال عەلیباپیر تاکەی لەگەڵی تاو کاتی چوە کاتی لە هەفتە شەش چوە دەرەوانەیە لەگەڵمانە لەگەڵتانە بەردەوە لە دوای کاک جەمال چیە سەرپەرشتی وەڵا مامۆستا محەممەمان هەبوو خۆ ئافریکایی ئەمری خوای کرد حەمە دەروێش بەڵێ ئەو بوو زۆر ڕاستە ئەمە وێنەیەکی دیارە ئەمە هەر ئەم مەلعبەیە من و ئەوە یاریگای سلێمانیە ئەمە بەڵێ ئەم مەلعبەیە ئەوەیە من و ئەحمەدا ئەحمە عەلی ئیسماعیلی پێڵێن بەس بە ئەحمەدە مەشهورە گۆڵچیمان بوو ئەو ڕاست وێنێکی جوانە ئەمەیان کام یاریگایە کاک بەرزان ئەمەشە سەرچنارە ئەمە لە هەفتە شەش گوتمانە چووکە ئەو مدێ مەلعبەکە داخرا بوو زۆر ڕاستە ئەمە ژوێنەیەکی دیارە کەمال سەلیم و هەندرێن ئەمە لەگەڵ ئەوانە یاریمان کرد بەڵێ ساڵی هەفتە شەش هەر لە سەرچنار یاریمان کرد لەگەڵ هەندرێن هەبوو کەی کەمال سەلیم هاتە ئەو یاریگای کە ئێستا یاریگای کەمال سەلیمە ئەو لای زانکۆی سلێمانی ئەوە لە هەشتاکانە لە هەشتاکانە بەس هەر ساحەیەکی گڵ بوو خۆمان کردمان بەوە چۆن ئەوە تامەرگرت وەڵای ناڵم بەهین بووی جامیع بوو خۆی لە ئەسڵا زانکۆ بۆ زانێ بەڵێ زانکۆ بووی تر بە یانی نێ بە یارمەتی زۆر ڕاستە دەستەکان خۆش ئەمە ژوێنێکی ساڵی هەفتە شەشە بەڵێ ئەمە هەر مەلعبەکە ئێرە و مەدەرجانەی ئەو بەرەوەیە ئەمان یاریمان تیپی شوێ ئەمە کەمال سەلیمە دەستەکان خۆش ئەم وێنەیەش دیارە هەر ئەم یاریگایە بەڵێ جمهورێکی زۆریشی لێیە بەڵێ ئەوەکەشتە نووسراوە کەمال سەلیم ئەمە یاری کۆتایی تیپە میلیەکان بوو ئێمە و مەولەوی مابووینەوە ئێمە لێمان بردنەوانێ بە پەنارتی یەکەمی سلێمانی بەڵێ یەکەمی تیپە میلیەکانی سلێمانی دیارە کەمال سەلیم و کاک جەمالی عەلیباپیر و هاوڕێیانی تر تیپی چوارچراشیان هەبوو چ ڕەبتێکی بە کەمال سەلیم دووهەمی کەمال سەلیم بوو ئەوە دووهەمی کەمال تیپی دووەمی کەمال سەلیم نابوون چوارچرا پێمانوتن چوارچرا زۆر ڕاستە دەستەکانە خۆش بە زۆر گرنگجی پێیا بەڕاستی ئەمە وێنەیە کە دیارەی لەسەر بلوسەکانتان نووسراوە چوارچرا جلەکانی ئەوان لەبەر کردبوو بەسەر خۆی کەمال سەلیم بووین ڕاستە وێنەیەکی جوانە بەڕاستی ئەمەش وێنەیەکی هەر ئەو ساڵانەی بەجلی وەرزشی بڵێەوە هەر ئەم یاریگایی ئێرە ئێستا لەگەڵ نادیەکی بەغای یاریمان کرد حەوت یاریزانی منتەخەب عێراقی تیا بوو لیان نەبردینەوە هیچ چیز بووین دیارە تۆ جگەلەوەی کە بۆ کەمال سەلیم یاریت کردووە بۆ هەڵبژاردەی سلێمانی بۆ یانی سلێمانی لەو ساڵانە یاریت کردووە هەڵبژێڕایی هەفتاکانە یاریمان بەڵێ ئەمە وێنێکی ساڵی هەفتە و پێنجە لەگەڵ سامەڕا بەڵێ لەگەڵ سامەڕا یاریمان کردووە ئەمە هەموو یاریزانەکانن ئەمە یاریزانەکانی یانی سلێمانی هەفتاکانە منم کاک نزارە
بروسکی نوری شاوەی سا ئازاد وەها بە فەرەیدونە لە خارجە ئیستا کاک عومەر خەتابە زۆرن زۆر ڕاستە وێنێکی جوانە یانی سلێمانی لە ساڵی 75 یاریتان لە سامڕا بردوە دۆڕان بردمانەوانی دەستەکانە خۆش بێ ئەمەش وێنەیەکی تری هەر پێماوێت ئەمە لە سەرچنارە نەوەڵ ئەمە کەما سەلیم نییە ئەمە منتەخەبی سلێمانی بڵێ هەردواژەی ژاردی سلێمانی یاریمان کردووە فێرکەرەکەشمان مامۆستا سەلاح بەڕەحمەت بێت لە چ تیپێکی ترەوە لە هەڵبژاردە بێت ئەمە لە کەما سەلیم چی تر هەبوو تیپی بەخۆ دە ساڵ تیپی مەولەویش هەبوو تیپی ئاری هەبوو لەوانە شەڵیان نەبژارد یاریزانەکان بۆ هەڵبژاردی سلێمانی زۆر ڕاست ئەم وێنەیە نادی سلێمانیە لە ساڵی 1970 بەڵێ ئەوە ساحەی دوو هەم بۆ پشتیەوە کەیسە بۆ مەسبەحە ڕاست ئەو لەو ساحەیە و ڕسمەمان گرتووە نادی سلێمانی یاری هینەکان موسساتەکانی سلێمانی بوو نادی سلێمانی بوو معمەلی جگەرەکە بوو معمەلی سەرچنار بوو تیپی ینی کرێکاران بوو ئەوانە دەوریەکیان کردووە لە سلێمانی ئێمە نادی سلێمانی بووین زۆر ڕاستە تۆکو یاریزانیشی یانی سلێمانی بەشداریت کردو دەستەکانی خۆش ئەمە شەر وێنێکی ئەو ڕۆژ یاریزانانی یانی سلێمانی هەر ئەو ڕۆژێ هەری لێرە گرتومانە چێن ئەوانە ئەو چوارە ئەوان سەماڕی حەخۆبچەیە ئەوان عوسمانی جەیرانە ئەوان عوسمانی حەمەسوورە ئەوشیان منم وێنەیەکی جوانە بەڕاستی هاوڕێنی ئەو کاتە ئەمە ژوێنێکی لەگەڵ لۆگۆکەی نادی سلێمانی خوالی خۆش بێت کاک عوسمانە عوسمانی حاجی حەمەسوور بوو ئەمری خوای کردو ڕاست دەستەکان خۆش بێت دیارە ئێوەکو تیپی کەمال سەلیم یان هاوڕێیانی کە لەو تیپە بەشدار بوون ئەم وێنەیەتان گرتووەمە ئەو سەبوون بە دێرینەکانی کە ئەو ساش دێری بووین کەم ڕسممان کردو ساڵی 1970 بۆ بەزێشتا زۆر دێری نین لەوێ بەڵێ بۆ یادی شەهید بوونی جەمەلی عەلی باپیر یاریەکەمان کرد هەر لەم مەلعەبەیە بووین ڕاست وێنەیەکی جوانە بەڕاستی هەموو هاوڕێیان دوای ساڵانێک یەکەوە کۆبوونەوە ئەو وێنەیەتان گرتووە ئەم وێنەیە پێم خۆش سەرێکی کاگێ بەرزان جەمالی عەلی باپیر کاک جەمالی عەلی باپیرە ئەو یاری من یاریم نەکرد بگەر ببینی بە پانتۆڵ و کراسەوە هاتوو چووکە ئێمە ئیمتیحاناتی جامیعەم هەبوو نەمەتوانی بچم بۆ تەمرین یەکەم کەس لای چەپی وێنەکەەوە ئەو کراسی بێتوی بەڵێ ئەوە مامەستا محەممە ئەوەش بەڕەحمەت بێ کاکسامی ئەوە شەهید جەمالی عەلی باپیرە لای کەس بەڵێ کاک جەمالی عەلی باپیرە دەستەکانە خۆش وێنێکی جوانە ڕۆحێوی شاد بێ خزمەتی گەورەی گر هەموو لە بواری وەرزش بەڵێ و لە بواری کوردایەتیش وەرگایەتی بەڕاستی ئێستا تیپێکتانێت تیپی زەڕەنگەرەکان چی بەسەرات و یاری وڵی کەم یاریمانەکە تیپی زەرەنگەرەکان کۆمەڵێک بوون لە یاری تیپەکان یاریزانی تیپەکان من بووم کاک فەرەیدون بوو مامۆستا بەختیار هەبوو ئەو ئەحمەی کەیسە لە دوکان لە لامان بوو کاگادی بوو خۆش خەڵاتی وەرگرتووە ڕێز لێنانی وەرزشکارە دێرینەکانە بوو یەگرتومانە ڕاستە دەستەکان خۆش بێ من پێم خۆشە بەیەکەوە بچین سەرشی شەقامی کاوە و دوکانی زەرەنگەرەکەت بدەین و بەیەکەوە باسی یادەوەرەکان و ئەو سەنعاتەشمان بۆ بکەی ئینشاءڵڵا فەرمووچین کاک بەرزانم دوکانی زەڕەنگەریەت ناو بارۆ بەڵێ بەنای کوڕزاکەت و ناو بنای کوڕزاکەم خۆی بناوی بارۆکە ناو خۆشم هەر بارۆم پێ ئەڵێن نازنای خۆت بەڵێ بەڵ نازنای خۆشمەوە بەرزانیش و بارۆ کەواتە بارۆ هەم کوڕزات هەم نازناوەکەی خۆشم بگرتوەشتە ڕوانە دەستەکانە خۆش بێت تۆ زیاتر لێرە سەرخاڵی چی دەبینم ئاڵتونشتە هەڵنەوەسی من ئیشەکەم سەنعاتەکان دروستەکەم لەسەر ئەو دیزاینێکێکێک بیەوێت لەوە دروستێکم ینی ئامێر و هەموو شتەکانیمان هەیە هەموو شتەکانیمان هەیە بەڵێ زۆر ڕاستە جگە لە ئاڵتون ئەم بەرد و موروانەت داناوە ئەوانە بەردی گرانبەهان گرانن جا ئێمە لە بەکاری هێنین لە ئیشەکەی خۆمانە لەسەر ئەو تەسمیمی کە بۆمانەکەن دروستیەکەی زۆر ڕاست وڵاتی بەردەکان گران وەکو چی ئەوانە پیرۆزەیەوە زۆر گرانە مروانکەی چیوا بای 500 دلارە ڕاست ئەمانە مەرجانن ئەمە مەرجانە غرامی بە 4 دلار 5 دلارە ڕاست چۆن جا ئەکرێتەوە بۆ منێستا من ئەوە ببینم ئەو بەپێ نایزانی بەڵام ئێمە بە پێی خبرەی خۆمان خەڵکی ئارزی ئەم جۆرە بەردوشتانێ بەڵێ زۆر
یعنی لە جاتی ئاڵتونەکەمانە بەکاربێنن. بڵێ زۆری ئەوە مورۆکانە هێنێشتینی بەردەکانی کەی هێنێت ومە زۆر ڕاستە. هیچکار لە مناڵەکانت فێریم سەنعات وڵات کوڕەکەم فێر بووە بەڵێ ئیزانێت کاکە ڕەوەز یەت بۆ دوکان بەڵێ فێر بوو. تۆ جگە لە تۆ لە براکانت دیارە دوکانەکەی باوکت لەو بەرەوە براکە هەمومان ئیشی زەرەنگەریمان کردووە سەو برایانی شوکە لێرەی چند تا دوکانی هەیە لەسەر جادەکە سەنعاتی باوکت هەڵتان گرتووە. بڵێ زۆر ڕاست. خۆشناویشە لە قاتی سەرەوە هەیەی دوو برای کەشمان هەیە لە خاری جنەوانە شەریشیان کردو بەڵام لیسە لە سویدن. ڕاست دەستەکان خۆش بێ و سەرکەوتوو من دیارە وەکو لە ماڵۆک و خانەوادێکێکن لە ئەو کەسانی کە سەنعاتی زێڕنگەریەکەن دەستێمانی دەستان بەم پیشەوە گرتو بەڕاستی هوەرێکە کارانی ئیش ئەو ئیشە بکەیت. گرنگتر لەوە ینی بەردەوامیە بەردەوامی لەسەری دەستی پێوە بگری ینی مناڵەکانتان فێر بکەن کەم لەم پیشەوەڵی فێرمان کردوونی تر بەڵام ئێستا ئیشیکیان هەیە. ڕاست دەستەکان خۆش بە من هەندێک وێنم پێ کاک بەرزان پێم خۆش تەمەەن وێنەی جیاوازەوە لە بۆنەی جیاوازە گیراون لە کۆتایی بەرنامەکە پێم خۆشە بێک و سێری وێنانە بکەین. ئەم وێنەیە هەرناو ئەم دوکانەیە ئەمە ئێرێ مێزە جنای باوکتی لەگەڵایە و بڵێ ئەم دوو کەسێتر ئەمەیە چیان ئەمە ڕەفیق زەرگەتەیە سەرگەتەیە لە ئەڵمانیایە نوێنەری وەرزشکارە دەرینەکانە لێ ئەوەی تەنیشتیشی بخوا لێ خۆش و باوکمە ئەوەی تەنیشتی ئەو کاگنزارە پورزام هەر بێک و یاریزان بووی لەگە کاگنزارە زۆر تێکەڵم. بڵێ هەر لە مناڵۆ بێکە گەورە بوو زۆر ڕاستێنێشتا داناوە لێرە بڵێ بێمە بە گەنجی و ئەوە بە گەنجی 36 ساڵی فەرقا و دوو ڕست ئەم دوو ڕستمە بڵێ ئەمەش ئەم ساڵانەیە دیارە بێکەوە تەمەند درێژ منیشەڵا ڕێز و خۆشویستیمان بۆ خواست ڕاست دەکەم. ئەمە وێنێشی خێزانی لە سەیرانێکا بووین لێ لەگەڵ کاکتان کێکەڵێکەکەمان وا بوویان دایمەن حەسمان بە سەیران و بە گەڕان و ئەمانە کردووە. ئەمەش خاڵی یادەیە ئەو ئازادی برامە ئەوە منم ئەوە کاکتەهای ڕەحمەتیە ئەوە ژیادەوەش کاک حەمە جەزایەوەش هاوڕێمان خۆشەویست بوو لامان ڕۆحی شاد بێ کاکتەها. ئەمە وێنەیەکی پێمە بە یاری باسکەی ڕۆزە مینی باسکێتی تیپی کەماسەری مەیانی کەماسەری ئەمە مجاکۆچی بەشدار بێ من مشریف مشریفی باسکە بووم لێوێ هەموو تیپەکانیان جامە کوڕەکەی خۆشمی هەرتیایە ڕەوەز ئەو ڕقم حوتەیە کە لێدەنەوە دیارە تۆ کاک بەرزان جگەلەوەی کە ئیشی زەڕنگەریەکان ینی سێ چوار نازناوە دێ بەرزان بابان وەکوی کە خانەوادەی بابانن وە ینی ساڵانێکی زۆرش پێیانتی بەرزانی کەماتسەلی ئەمەش وێنەی کۆمەڵێک لە هاوڕیانی زانکۆیە ئەوانەی کە ئەوانەی هەفتاکان کە دەرچوون و ئیستا هەرێکان کەوتوتە شارێکەوە وڵاتێکەوانێ بەڵام هەموو ساڵێک ئیستا ڕێکخراوێکمان دروست کردو خۆمان هەموو ساڵێک کۆ بنەوە لە سلێمانی لە زانکۆی سلێمانی کۆ بینەوانێ و یەک دوو ڕۆژ بەیەکەوە هەموو کەسانێک کە دەرچوی ئەو ساڵانە بڵێ پێشەوەی زانکۆ بچێتە هەولێر ڕاست ئەو کاتیانی تا ساڵی هەشتاویەک ئەمانە شوێن لەگەڵ تا ئەمە ئیبراهیم لە داویە لە کۆلیژی کشت و کاڵ بوو ئەمە کاک ئارامە سکرتێری ڕیسی جامیعە بوو ئەمانە بەسڕاوین یعنی ئەو تەلەبە خوێندکارە عەرەبانە ژەهێنەوە بۆ مناسبەیە هەندێکیانەیە ئیستا لە خارجی عێراقیشن لە کەنەدان لە ئەمریکان لە ئوسترالیان لە ئەوروپان یەنەوە لەو ڕۆژی زۆر باشە گەرمە شەر وێنێکی هەمان ڕۆژە بڵێ پێما بێبێکەوە ئەمە شیری ناغایە ئەمە مێردەکەیەتی مۆفەقی ناوە خەڵکی بوونەوانە ئەوەش دکتۆرە کوڕەکەی مامۆستا جەمال ڕەوایە ئەوەش یادەیە لەگەڵما ئەمە شتەکانە خۆش بێ مناسبەیەکی جوانە بەڕاستیکەوە زیینوەکەنەوە بێکەوە زۆر پەیوەندیتان ماوە ئەمە وێنێ ڕۆژێک کە باخچەی هونەرمەند مامۆستا تاخەلیل کراوەتەوە بڵێ باوکمی تایە و باجیش میتایە و پورەکانی یادەی تایە و کاک شێزارشانیڵشی تای ڕێز و خۆشویستی مامۆ کاک شێرزادەیە شێکە لە سۆزەکانی شار دەستەکانە خۆش بێ ئەم وێنێش پێم خۆشە پیشانی بین لەبەر کاک عەبدوڵڵا ئاگرین ئەمە کاک عەبدوڵڵا ئاگرینە لە ساڵان یادی ساڵانەی هونەرمەند خوا لێ خۆش بوو کاک ئیسماعیل خەیات بوو بڵێ لەگەڵ گرتمانە من و یادە و کاک عەبدوڵڵای کاک عەبدوڵڵا بەداخەوێستا باش شفای بۆ ئینشەڵڵا باشە بێت ئەمە ژوێنێکی تۆ یادەخانە کاتی دانانی پەیکەری عەبدوڕەحمان پەردە لەسەر لابردنی پەیکەری ئەوڕەحمان پاشای بابا سلێمانی دروست کردووە بڵێ وێنێکی جوانە و یادین پەیکەرە لە
دەواازەی شاری لە سلێمانی دەواازەی شاری لای پارێزگادان لە زۆر ڕاستە. پارێزگای سلێمانیە. ئەمەش خەڵاتی ڕێزێنان بۆ وەرزشکارە دێرینەکانی سلێمانی لەگەڵ کاک جوتیارین یادەینەوەن وەرزشکارانە خۆش بۆ وەرزشکارێکی دێرین ینی زۆرجار لە بۆنە و مناسبەکان ئەدبینم کۆبن و دەستەکانە خۆش دوای وێنەمان بۆ بکرێت دەستەکان تا خۆش درێغیتان نەکردووە. دوای نوێنە لەم بەرنمەیە کە ئەمێ پیشانی بەم ئەم وێنەی جەناب تو یادەخانە لەگەڵ دوو هونەرمەندی خۆشەویستەوە کاکشەماڵ و شادانخانە کاکشەماڵی عبەڕەش زۆر تێکەڵیمان هیوای سەلامەتیان بۆ خوارد ڕێز و خۆشەویستیمان بوویان کەسی زۆر خۆشەویستن دەستی تۆش خۆش بکاک زۆر زۆر مانومان کردی ناواداری تەندروستی باش بێ زۆر زۆر سپاس شاو بۆ من هەمیشە لە خزمەتەکانە بەردەوام مانوماداری سەرکەوتوو بن لە یشەکانتانەوە بەردەوام بن زۆر زۆر سپاسی وادارم توانیوێتمان خزمەتێکی بچووک بۆ ئەزمموی جەناو زۆر سپاسانەکەی بژیت دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.